ژمارەیەک دیمەنی ڤیدیۆیم پێ و هاتوومەتە دۆڵی ئالانە لە قەزای خەلیفان بە دوای ژمارەیەک ئاژەڵداردا دەگەڕێم. دەمەوێ وەڵامی ئەو پرسیارە دەست بخەم، ئەوان بینیویانە ئاژەڵەکانیان لە بێبارانیدا نزا بکەن؟ ئەو ڤیدیۆانە زۆر بەڵگراون لە سۆشیال میدیای ئەوترێ ئەوە ئەو ئاژەڵانە نزاکەن لەو بارانبارینێ ئەوەمان هەیە. لێرە مام ئیسماعیلم دۆزیەوە 33 ساڵە کار و مامەڵەی لەگەڵ مەڕ و بزنەکانیەتی. ئەسڵ و ئەساسەکی نییە لۆ بارانەوە بکە ئەو حیوانەی واکە تاوی عادیتی مردنە جێژەبی نەخۆشە ئەوەیە بەس حیوانی نێر ئەوەیە کاسەری برندەکاو ئەڕوا لەو عالاتانە ئەڕوا دەنا ئیدیکەنە بزن لە چ کاتێک ئەو حاڵەتی هەیە ئیلا لە حالاتی نەخۆشی تقریبا 6 سال بەسەرەوە بابی من صاحب حیوان بوو هەتا ئێستاش دەگەدابی هەتا ئێستا نەمدیتێ بزن تەماشای هاواکە دوعای لە خوای بکە لە خۆی پاڕێتەوە تەنها لە یەک حالت نەبی لە کاتی هێڕبوونێ کە هێڕەبی ئازاری سەریەبی کرمشتیەوەی نامێشتە جوولێت تەماشای سەری برندەکە ئەوواکە. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له. ماوەیەکە لێرە و لەوێ نوێژە بە بارانە دەکرێت. زیاتر لە 2 هەفتەیە کوردستان کەوتۆتە ناو وەرزیزستان بەڵام بێ بارانیە. خەڵکانێک هەندەڵێن باران ئەوەندە دواکەوتووە ئاژەڵەکانیش وەکو مرۆڤ نزا دەکەن و دەپاڕێنەوە. زۆر جاریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسانێک بەبێ بوونی سەرچاوە خەڵک ئاراستە دەکەن. ئاژەڵدارەکان وایان تێگەیاندین چیرۆکی پشت ئەو دیمەنانە تەنیا بابەتێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام لە ڕوانگەی ئاینەوە لە مێژوودا نزایەکی مێرووەکان بارانی باراندووە. هەموو زیندەوەرک نزا و دوعا پارانەوە ئەکا بە پێی زوبانی حاڵی خۆی بەڵام ئەمە نازانین دە زوبانی وان ناگەین دا گفتوگۆی وان ناگەن. سەردەمی حەزرەتی سولەیمان پێغەمبەر عەلەیهی سەلام بەنیاز نوێژە بارانەی بکەن ئەو کاتی مێروستانێک لە خوای گەورە پاڕایەوە حەزرەتی سولەیمانیش عەلەیهی سەلام ڕەزا ڕەحمەتی خوا لەسەر بێ تەبعەن دە زوبانی هەموو گیان لە بەرەچی ئەگەیشت معلومی هەموو مامۆستایانی ئاینی و مێژوو نووسان و مفەکیرانە تەبعەن ئەوە کە پێیان وت لۆن بگەڕێینەوە لۆنێکی نوێژە بارانە گوتی مێروستانێک داوا لە خوای گەورە کرد داوایەکەی گیرا بوو نزایەکەی جێگیر بوو بارانمان ئەو بارە ئینشاءڵڵا. لە شارەکانی کوردستان بڕی بارانبارینی 24 کاتژمێری کە تا 20 ملیم و 40 ملیم ڕۆشتووە تا ئێستا بەدڵی کشت و کاڵی ناوچەکان و جوتیار و خەڵکی خانە خوێنیە. چەند ڕۆژێکە جگە لە خۆر ئاسمانی زۆرێک لە ناوچەکان بارانی بەخۆیەوە نەبینیوە. هەرچی بێت هیچ لەو ڕاستیەکەم ناکاتەوە مرۆڤ و ئاژەڵ زیندەوەرن و زۆرێک لە پێویستەکانیان هاوبەشە. ئاکام غەفور 964 خەلیفان.